لەبارەی خراپی دۆخی کارەبا و ژێرخانی کارەبا لە عێراق لەگەڵ بەڕێز عەباس جەبوری گفتوگۆ دەکەم کە شرۆڤەکاری سیاسیە لە بەغدا ڕاستەوخۆ لەگەڵ ما بەڕێز جەبوری زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵ کوردستان 24. بەپێی بە دوواداچوونەکان لە ساڵی 2023 تا ئێستا 80 میلیارد دلار لە کەرتی کارەبایە خرج کراوە. بۆچی کێشەی کەمی کارەبا هەتا ئێستا بەردەوامە؟ سڵاو لە جەنابت و ڕێز و خۆشەویستیم بۆ کوردستان 24 هەیە. بابەتی کارەبا لە عێراقدا بابەتێکی سیاسیە وەک لەوەی بابەتێکی هونەری بێت. ینی ئەو ژمارەی کە باست کرد 80 میلیارد دلار دەتوانم بڵێم 100 میلیارد دلار زیاترە 80 میلیارد نییە بە گوێرەی ئەو توێژینەوانی کە ئێمە کردومانە زیاتر لە 100 میلیارد دلار لە کارەبادا خەرج کراوە بۆ ئەوەی چارەسەر بکرێت، بەڵام کێشەکە چارەسەر نەکراوە. هەموو سەرۆک وەزیرانێک کە حکمی عێراقیان کردووە لە 2023 تاوەکو ئێستا هەمویان ڕێکەوتنیان واژۆ کردووە، بەڵام ڕێکەوتنەکان لە تارماییە بوون. هەمویان وتویانە ئێمە محاویلی گەورە دروست دەکەین، بنکەی گەورە دروست دەکەین، دواتریش فەشەلیان هێناوە. پێش ینی ئەم سەرەتای ئەم ساڵ وتیان ڕێکەوتنێکمان لەگەڵ ئەلکتریکی ئەمریکی واژۆ کردووە. ئەی باشە ئێستا ئەم ڕێکەوتنە واژۆتەکەن ئێوانی پێشوچی لێهات. بابەتەکە تەواو سیاسیە، بابەتەکە تەواو ناکۆکی سیاسیە. چوار کەسایەتی هەن کە دەسەڵاتیان بەسەر وەزارەتی کارەبادا سەپاندووە. ئەم چوار کەسایەتیە کۆمپانیەکانی خۆیانە، گرێبەستی خۆیانە. ئەگەر ئەم چوار کەسە بیانەوێت کارەبا چارەسەر دەبێت. ئەمە زۆر ئاشکرایە. ئەمە کارەبای عێراق لە دەستی چوار کەسایە ئەو کەسانە تایبەتی خۆیان هەموو خەڵکی عێراقیان بێ کارەبا کردووە. بەڵێ ئەو چوار کەسە کە مژدەی بەهشتیان پێدراوە، من وایان پێڵم ئەو چوار کەسە بەرپرسیار نامۆشتێ. سەرۆک وەزیرە ناتوانێت قسەیان پێ بکات، وەزیر کارەبا ناتوانێت خەیان بگرێت. ینی ئەو وەزیرەی کە لوێیە تەنها ئیمزا دەکات، هیچی بەدەست نییە. ئەو چوار کەسە لە پشتەوە هەموو کارەکان خۆیانەی دەکەن. بەداخێکی زۆر ئەم قسەیە دەکەم. پێش چەند ڕۆژێک ئێمە ئەزمموی هەرێمی کوردستانمان بینی کە پرۆژەی ڕووناکی 24 کاتژمێریان خستە بواری جێبەجێکردنەوە. ئەمە زۆر دڵخۆشی کردین، ئەمە ئەزمموونێکی زۆر سەرکەوتووە. ئەوان بەشێکن لە عێراق، بەڵام ئەوان بەشە سەرکەوتووەکەن. ئەوان 24 کاتژمێر کارەبایان هەیە هەرێمی کوردستان، ماڵ ئاوایان لە مۆلیدە کردووە. ئەمە شتێکە کە ئەگەر ئیرادە هەبێت سەرکەوتن دەبێت. ئەمە شتێکە، ئەمە هێمایەکە بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان هاوسۆزە لەگەڵ گەلەکەی خۆیدا خزمەتیان دەکات. عێراقیش بێوێت دەتوانێت هەمان شت بکات، بەڵام بەداخەوە چیمان بینی لە عێراقدا دوێنێ عێراق بەڕێز جەبوری کارەباکەی ئەمەوێت ئەوە بڵێم، ینی عێراق هەرێمی کوردستان زیاتر لە 10 ساڵە بودجەی نییە و خۆتان ئاگادارن کە بودجە و تەنانەت موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش لەلایەن بەغداوە نانێردرێ و بڕدراوە. بەڵام هەرێمی کوردستان پرۆژەی ڕووناکی پێشکەشی هاوڵاتیانەکە. عێراق توانای پرۆژەیەکی لەم شێوەیە نییە یان خۆیان نایەنەوێ بیکەن؟ لا أكيد بێگومان دەتوانن بیکەن. یعنی سەرباری ئەوەی کە هەرێمی کوردستان و جەنابەت باس کرد دۆخێکی دارایی ناسەقامگیری هەیە، کێشەی موچەی هاوڵاتیانی هەیە. ئێمە هەمیشە لە کەناڵ ئاسمانەکانەوە وتومانە پێویستە حکوومەتی هەرێم مافی خۆی پێ بدرێت، موچە خۆران موچەی خۆیان وەربگرن. سەرباری ئەوەی کە ئەو کێشە داراییانی هەیەە، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان زۆر پێشکەوتووە. ماوەیەکی زۆرە سەردانی هەولێرم نەکردووە، بەڵام لە سۆشیال میدیاوە دەیبینین کە هەولێر چۆن پێشکەوتووە. هەستەکەم هەولێر شاری زیرەکی دەستکردە، شارێکی جوانە، باڵەخانە هەیە، ڕێگەی خۆشە، کارەبای باشە. ئێمە دەڵێن باشە ئێوە لە بەغدا بۆ چاو لە هەولێر ناکەن، بۆ سەیرێکی حکوومەتی هەرێمی کوردستان ناکەن. بەداخەوە هۆکاری ئەوەیە کە گەندەڵێکی زۆرمانەیە بێنە بەرچاوت 100 میلیارد دلار خەرج کردووە، بەڵام کارەبا چارەسەر نەکردووە. ئێمە ئەمانتوانی بەو پارەیە بە 100 میلیارد دلار وێزگەی ئەتۆمی دروستکرد بۆ
بەرهەمێنانی کارەبا هەموو عەرەب بەخێو بکەین لە کارەبادا بەڵام بەداخەوە نەمان کرد ئێستا ئێمە خڵامنی کۆمەڵێک کەسین کە ئیرادەی سیاسیان نییە بۆ چارەسەرکردنی کێشەی کارەبا بۆ نمونە دوێنێ بینیمان لە بەغدا پلەی گەرما گەیشتە 52 بەڵام کارەبا نەبوو تەنانەت لە شارەکانی شەجێبوونیش لە کۆمەلگاکان بۆ نمونە من لە شوقەیەک دەژیم ئێمە من لە شوقەی ژمارە 10 دەژیم دوێنێ کارەبام نەبووە بە درێژای ڕۆژەکە ئینتەرنێت نەبووە کارەبام نەبووە ئاو نەبووە نەمۆلیدەم هەبووە لە کارەبا نیشتیمانی ئەمە چییە ئەمە گاڵتەکردنە بۆ خەڵکە ئەمە سوکایەتیە بۆ خەڵکە ئێمە ڕوو دەکەینە بەرپرسانی عێراق 100 ملیار دۆلارتان دزی ئەرێ بەس نەبوو ئەرێ تێتان نەخوارد هەر بۆیە دەتوانم بڵێم کارەبا پرسێکی سیاسیە تەنها و تەنها خەڵکی پێسزا دەدات باشە بەڕێز عەباس ینی جگەلەوەی خۆشت باست کرد نزیکەی 100 ملیار دۆلار بۆ کارەبا خەرج کراوە جگەلەوە پرۆژەیەکە بوو بۆ بەستنەوەی کارەبای عێراق بەکەندا و جگەلەوە بڕیار بووی عێراق 600 مێگاوات کارەبا لە تورکیا بکرێت بۆ نینەوە کوان ئەم گرێبەستانە کوان ئەم ڕێکەوتنانە کوا ئەو بودجەی کە بۆ کارەبا تەرخان کراوە بەداخێکی زۆرەوە ئێمە کێشەیەکی زۆر گەورەمانەیە ئێمە کۆمەڵێک وێزگەمانەیە کە بە غاز ئیش دەکەن باشە ئایا وەزیری کارەبا وەزیری کارەبای پێشوو مەبەستمە کە وتت ئێمە تۆ چوی هاتووی وەزیر کارەبای پێشوو مەبەستمەوەی هاتووە وێزگەی کارەبای دروستکە بە غازی شەکان لە کاتێکدا وڵاتەکە غازی نییە باشە ئەمە چۆن عەقڵێتێکە تۆ خۆت غازت نییە وێزگە بهێنی بە غازیش بکات پێشتریش ئێمە پشتمان بە ئێران دەبەست بۆ هاوردەی غاز و ئیشپێکردنی وێزگەکان بەڵام ئێستا بەوەی سزای ئەمریکا و ناتوانینەوەش بکەین بۆ نمونە تۆ بیرت لەوە نەکردەوە کە وێزگەیەک دێنی بە غازی شەکا بۆ وێزگەیەک نێنا بە ئاو ئیشکا وێزگەیەک نێنا بە دیزل ئیشکا بۆ ئەوانت نێنا بۆچی وێزگەیەک تێناوە ڕێک بە غازیش دەکا کە تۆ غازت نییە باشە ئەو پلانەیەک بۆ کارەبا جێبەجێکراوە زۆر فاشلانە و زۆر شکست خواردووە هەمیشە وایان کردووە کە ئەو وێزگانە بە بەردەوام بە غاز ئیش بکەن ئێمە چاومان لە دەرەوە بێت پلانمان نییە بۆ نمونە باشە باسی غازت کرد ینی خۆ عێراق لە ساڵی 1927 غازی هەیە بۆچی ناتوانێەوە بەرهێنان بکە لە کەرتی غازدا بەڵێ من لە قسەکانمە وەکو باسم کرد وتم کە عێراق خاوەنی دووەم یەدەگی غازە لە جیهاندا ئێستا ئێمە خاوەنی یازێکی زۆر زۆرین کە لە ساڵی 1970ەوە دەسووتێت دەبینین کە لە وێزگەکانی نەوت چۆن ئەو غازە دەسووتێت ئەوە پێی دەوترێت غازی هاوڵ کە دەسووتێت بۆچی عێراق نەیتوانیەوە بەرهێنان لەو غازەدا بکات ئێمە ناڵین کاکە ناڵین هەناردی دەرەوەی بکەن تەنها بەشی خۆمان وە بەرهێنانی تیا بکەن ئەمە بارهەمێکی نیشتیمانیە بۆچی ئەوە بەفێڕۆ بڕات بۆچی ئەوە بسووتێت لە هەوادا بۆ نمونە ئێمە لە ساڵی 2023 دەمانتوانی کە بۆ بەرهێنان لەمە غازەدا بکەین باشە حکوومەتی عێراق 100 ملیار دۆلار لە کارەبادا سەرف کردووە تەنها دەتوانین 10 ملیار دۆلار غازی خۆمان و بەرهێنانی تیا بکەیت و دابینێکی بۆ وێزگەکانی کارەبا ئێمە غازمانێت لە عین ئەسەد کە باشترین غازە لە هەموو جیهاندا بۆ نمونە ئێمە غازمانێت لە چەندین ناوچی عێراقدا دەمانتوانی ئەو غازە بەکاربهێنین بەڵام بەهۆی ناکۆکی سیاسیەوە بەهۆی ململانیەوە بەهۆی گەندەڵیەوە بەهۆی نەبوونی دیدگاوە بەهۆی بێپلانیەوە بەهۆی شکست خواردیەوە گەیشتینەوە تام قۆناغا کە بۆ بچووکترین غاز چاومان لە دەرەوەیە ئێستا جیهان دەگۆڕێت تەکنیکەکەی پێشکەوتووە بۆ نمونە یابان ئاهەنگ دەگێڕێت بۆ ئەوەی کە ساڵ بۆ نمونە ساڵێک 100 ساڵ و 116 ساڵە کارەبای نەبڕاوە یابان هێرشی کرایە سەر ئەتۆمی لێدرا وێران بوو شەڕی بینی بەڵام 116 ساڵە کارەباکەی نەبڕاوە ئێمەش ئەوە حاڵمانە تاوەکو خاوەنی ئەوەق لێتە بین تاوەکو خاوەنی ئەو فکرە بین ئەو بیرکردنەوە بین هەروە دەبین هەروە شکست خوارد دەبین بەداخەوە حیزبەکان دەستیان بەسەر حکوومەتدا گرتووە ئەو کەسێک کە هیچ ژرانی شارزایەکی نییە دەستی گرتووە بەسەر کارەبای عێراقدا ئەوەش حاڵەکەیەتی کە تۆ دەیبینی ینی شەو ڕۆژێک کارەبات نەبێ 4 ساعات ینی ئەوە حاڵە
بەداخەوە هیچمان ئەوەی بینیمان نمونەیەکی زۆر بچوو بوو لە شکست خواردووی ئەم زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بەڕێز عەباس جبووری شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە بەغدا میوانی ئەمە بووی.